هەڵمەتێک دەستی پێکردووە بەناوی کاتکاتی ئازادیە دیسان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ بەڕاستی جێگای شانازیە چونکە وەڵامدانەوەیە کە بۆ ئەو گۆشەگیریەی سەر ڕێبەر ئاپۆ و ئێمە شەڕۆژ تێکۆشان دەکەین وەکو ژنێکی ئازادی خواست پشتیوانی و هەڵمەتەی کاتکاتی ئازادیش دەکەین چونکە هەر کات کە گۆشەگیری درێژتر دەبێتەوە ئەو کاتیش هەمان کاتیش هەنگاوەکان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ زیاتر بەڕێوەدەچی و هەوڵتان زیاتر بەڕێوەدەچی و لە هەموو قادەکان لە هەموو گۆڕەپانەکان بەڕاستی ئەوڕۆ بۆ ئەو هەڵمەتەی کاتکاتی ئازادیە بۆ ڕێبەر ئاپۆ و کاتی فیزیکی ئازادی ڕێبەر ئاپۆیە ئێمە تێکۆشان دەکەین لە هەموو ساعەکاندا و بە ئەرکی بەڕاستیش هەرتاکێکی کورد و هەرتاکێکی ئازادی خوازە لە هەموو جیهاندا کە بەشداری و هەڵمەتەی کاتکاتی ئازادی بکەوە پشتیوانی خۆی ڕابگەێنی و چی دەتواناشدا هەیە بیکات بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ تاواکاریم لە ئەو ڕێکخراوانەی ئینسان دۆست ڕۆشنبیران ئەو کەسانەی کە خۆیان بەڕێکخراوێکی نێونەتەوەی بەڕێکخراوێکی ئازادی خواست بەڕێکخراوێکی مافی مرۆڤ دەزانن بەڕاستی پێویستە وڵامێکیان هەبێ بەڕاستی پێویستە ئالتەرناتیڤێکیان هەبێ بۆ نەعەداڵەتی بۆ ئەو نائینسانیەتی کە ئەو ڕۆکانە بەڕێوە دەچی بۆ سەر ڕێبەر ئاپۆ ئەمە ڕەخنەن لە سەروانە چونکە بەڕاستی وڵام ئیشێک لەوانەیە هەنگا و هاوێژرابێت تێکۆشان کرابێ تا ئاستەکتوانی بان هێندێک ئیش بکەن بەڵام گۆڕی پێویست نییە بۆ ئەو زروفەی کە ئەوڕۆکانە لە ڕۆژهەڵاتی ناویندا بەڕێوە دەچی بۆیە بۆ هەر ئینسانێکی ئازادی خوازیش ئەو ڕۆژە زۆر گرانە چونکە بەڕاستی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆی چارەسەری نینە نە بۆ ڕەوشی سیاسی نە ئابوورینی اقتصادی بەڕاستی وڵامدانەوەیەک نییە بێ ئازادی سەرۆگا پۆی تو ناتوانانی ینی ئەوڕۆکانە لە گۆڕەپانی سیاسیدا سیاست بەڕێوەبەری چونکە ئەشتێک کەمکۆڕی هەیە کە فیزیکی ڕێبەر ئاپۆیە دەبێتە تو کەسە کە لایەق بێ کەسە کە ئەوڕۆکانە بتوانانی وڵامدانەوەیەک بۆ هەموو شتانە بەڕاستی ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆیە ئەو هەلومەرجێ ئەمڕۆ لەسەر ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەچێت ینی دوورە لە هەموو بەهایەکی مرۆڤایەتی ئەخلاقی دینی چونکە هەر بەندکراوێک و هەر زیندانیەک مافی ئەوەی هەیە کە لەگەڵ پارێزەرەکانی یان عائیلەی خۆی چاوی پێ بکەوێ بەڵام بەداخەوە لە بەرچاوی هەموو دنیاوە لە بەرچاوی هەموو ڕێکخراوەکان بەناو کە داکۆکی لە مافی مرۆڤ دەکەن ڕێبەر ئاپۆ گۆشەگیر کراوە و هەروەها تەنانەت ڕێگەی پێ نادرێ عائیلەکەی و پارێزەرەکانیشی چاویان پێ بکەوێ بۆیە لەو بارەیەوە ینی پێویستە هەموو کەسێکەوە بزانێ و بە تایبەتی دەوڵەتە زل هێزەکانیش ئەوانەی دەیانەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی بەخۆ نەبینێ و دایم شەڕ بێت ئەوانیش پێویستیان بە فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆیەوە ئانیش پێویستیان بە ڕێبەر ئاپۆ هەیە بۆیە پێویستە ئێمە بە تایبەت گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان و گەلانی ئازادی خواست ینی هەوڵ و هیمەتمان یەک خەین بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ چونکە بەبێ ڕێبەر ئاپۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی هەر چوار بەشی کوردستان ئاشتی دروست نابێت پێویستە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەوانەی لە چوارچەوەی مافی مرۆڤدا کار دەکەن و هەموو کەسایەتیەک و هەموو بگرە لایەنە سیاسیەکانیش ینی هەوڵ بدەن بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ چونکە بەبێ ڕێبەر ئاپۆ ئاشتی نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نە لە کوردستان جەستەبەر نابێ تانە ساڵی 2021 ینی ساڵێک بوو کە زۆر چالاکی کرا و بگرە تەنانەت ینی خەڵکی ئازادی خواز و میلەتی کورد لەسەر شەقامەکان بوو داکۆکی کردن لە ڕێبەر ئاپۆ و من لەو بڕوایدام کە ساڵی 2022 ئینشاءالله ساڵی ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆ دەبێ و پێویستە دوژمنانی گەلی کورد و ئەوانەی کە دەستیان هەیە لەو پیلانگی ڕێدا باش بزانن کە ڕێبەر ئاپۆ تەنها بەجەستە لە ناو زینداندایە بەڵکو فکر و ڕامانی هەر چوار بەشی کوردستان و هەموو دنیای گرتوتەوە بۆیە پێویستە ئێمە وەکو گەلی کورد لە ساڵی 2021 زیاتر هەوڵی خۆمان چرتر بکەینەوە بە چالاکی بەڕژانە سەر شەقام یان بە ناڕزای دەربڕین دژی ئەو گۆشەگیریە پێویستە ئێمە زیاتر و زیاتر هەوڵ بدەین بۆ ئازادی ڕێبەری نەتەوەیمان ڕێبەر ئاپۆ